سڵاو بینەرێن هێژا و خۆشتوی بینەرێن کەناڵێ بادینان سات کڕینا دەرمانان و پێتڤیان ساخ لە میا مرۆڤی پێتڤیەکە نابیت بهێتە گیرۆکردن و دەوێت بهێتە کڕین بابەتێ مەیەوێ هەفتەیەژی لەسەر ئایا وڵاتیان هەتا چ ڕادەی رازینە ژ بەهای عیادە و دەرمانان دگەل مەدابن. هەتا چ ڕادەی تو ڕازی ژ بەهای عیادە و دەرمانان خودێ وەکو ڕازی بین ئەس باوەڕ ناکەم ئەوڕۆ کەس ڕازی بی چونکە سعرێت وان گەلە زۆرن گرانە دەرمان گەلت گرانن حقیقت یعنی بێژگەل ڕاستە فەرقە هەیە یعنی عیادە بعیادە یان دەرێ یان لێرە مەقسەد بازارێ بۆ جێدی ئەمە گرانن. بەهای ئێک جوورێ دەرمانی هەمی دەرمانخانەوەکی ئێکە بەهایوان نەخێر هەمووەکی یەک نینە دەرمانخانە هەیە بەهای 5,000 دەرمانخانەکەی نەفسیوێ 10,000 یعنی ناگەڕێتەوە بۆ کوالیتە دەرمان ئایا باشە یان باش نییە خراپە یان نە بەڵام سعر یعنی وەکی بێژن ڕێقابەت تشتێک سەر نییە بۆیە کەیفاخ و هەرێک سعرەکە دانێتن بووە وەکو سعر ئەم ڕازێ نینە واللهی ڕادێکی زۆر يعني استفادەکی کێمایی استفادە نیە دارایە موچە کێمە ینی چەند تەسیر لە وڵاتیان دەکات ئەگەر دەرمانیژی بەهایەوان گرام بکەن ینی نەخۆش vê حالەتی دێ بەێ خودی عام طبعا هەموو زانن ئەوڕۆ باری دارایی هاوڵاتیان عام باش نییە وەزع عام باش نییە کە چەند بەری خوددەین ینی وەکو دەرمان و وەکو حتا بیتاقە چوونە ژووری بۆڵا لە دکتۆر یعنی هیچ دابەزینێک نەبیە يعني الدكتور عيادة دي تشياجور يعني 25,000 كمتر نية يعني دكتور أرزان دكتور هي 50,000 دي تشياجور بو فحصك احتياطي بكاي يعني لو أنا تهر بيس هيتش نبي بس شو نجور لو أنا ب60,000 ورقرن يعني بس شو نجور خدام مش فكي هم عالمك هم هولاتك يعني هم ضوائد كان يعني رقابك هبتن بو كنترول كدنا والدرمان وعيادانا يا خود سعرك يعني صابت هبيتن نك عيادة كليرة 5,000 بيتن غير جي 10,000 بيتن غير جي 15,000 بيتن على أساس أود بيجي كواليتي أما كواليتي هم يكتشتن. من رقابة كرتو رولي شافديريا تندرستي شاد بين الهرم كردستان. والله نقبل لاني تندرستي وهم لانا تقريبا باشا بلام نشاج عام كنترول بيتكرن بلام إن شاء الله هيوم أو باشتر ببيتن بلام كتشي صد بينين كنترولك زورنات يكرن. يعني بازارك آزاده تا رادك زور برقابه خودي اگر اوير كنترولك باش من يا حتى اینانا نو خالق گمرکی حتی اینانا جورا درمان و کوالیتی یعنی کنترل نیه آیا باشه خرابه بوی ام بینین نخوشی توشی مشکلی که زور بیتن یان دی زور علاج ورگیریتن کشی استفاده لینا کتن یان سعر که زور دی پدر اساس کوالیتی و درمان باشه کچی نفسی بازاره او هیچ باشی ما عمر دل داچو تو هاتی دکتری هاتی درمانم کردی والله هاتی ما دکتری اون خوش ماینه والله بتمای خوای درمان کردی والله يا شو انا ما كري بس قولوا بكري بس والله درمان قرانا ازمالي هرزان بيتن عالم فقيره السكر كما ارزان بيتن عم قص باشو نعيش لكاري انا او عالم ما ادري بس بكرتن او امن درمانی دفروشن درمان خانه و دکتور بهای عیاده و درمان آیا هاری کاریا نخوشیان دکن آیا درمانی دفروشن بخوای باشا من درمان باشا هنده خراب و دبی هنده کرد هاری کاریا نخوشی دکن یارمتی سعی بیان باش هر واده بیتن باش اگر تو نو که بچی درمان بکرو بیجی من پارنینا دی درمانی دتا ولا زحمة بتاخدم بو زحمته اي بي بارك ودادن تا قلتي من بارانينا تشبكم من نخوشك هاي المالي اقول لك كابر عندي ولدي والله يوش بياي تاكلوا هي بداتنا قناه درماني دفروشي بوي بارا جرينك ترش نخوشيام يعني ساخلم يا نخوشي بوي جرينك ترى ادكو اي دفروشي باشو بارش باشي بيدا بريتنو زور باش بس اراجينيتو بي بارا كابر كو درماني بداتن والله يوش خير خوازه ولا مش بجداتن
والله سمني إن شاء الله ودنيا خوش دبيو سلامة دبيو لو فقير فقاراتك باش دبيو إشكارك أو دبيتو دنياك سهل بيو كردستان كشمان بصر كيتنو بەهای هەمی دەرمانان لە دەرمانخانە یعنی هەمی وەکی ئێکن دەرمانخانە دفرۆشن بەهای دەرمانان ناوڵە جێ هەیە جێ لە جێ باشترە جێ بڕە خەرزانترە جێ هەیە گرانە جێ برێن کابرا بە زەمبیرە باش دەفرۆشترەوە والله هەر کەس برێن بە کەیفی خۆی دەفرۆشتن کەس ئەوەی برێن چاودێرەیەک نییە کەس ماسەبیان ناکە برێ ئەری دۆ گران دەفرۆشتیان و هەرزان دەفرۆشتی یۆ هەیە پیاوی باشە هەرزان دەفرۆشت یۆ هەیە بە کەیفی خۆی دەفرۆشت ئەوە بەهایە عیادە و دەرمانان چاوا دبینی والله ئێستا دوونی هاتیمە عیادەی یەک حابم کردیا بە 17,000 دیناری لەکنە خۆمان عیادەی لێ بە 17,000 کرد لێکوانە بە 5,000 لە عیادەیە بە 10,000 دیناری کەس نازانین کووە یعنی هەر دەرمانخانەك بدلێ خۆت فرۆشی درێ خۆی دەفرۆشی کەس نازانین ئێستا وەزعی ئەو دەرمانخانانە کووە نازانین لەبەر ئەوەی هەر بابە لە خۆ سعرش دادنێ حکومەتێکی دانە سعرەکەی دانێتن عیادەکان کاکە ئێستا هاتێ سۆنەش دەکەی یان فاسش خین دەکەی یان فاس سعرەکەی دیاربی بەس دەسوانی کوانی دیار نییە لێرەدا تۆ ڕۆلێ چاودێریا تەندروستی چاوت بینی لە هەرێما کوردستانێ والله کوو بە مەسلحاتی کو هەر بەخوای نەمزانیە نەمدیتە قەت ئەو شتانە ئەو شتان نزدیتە هەبی یان چاودێری سەر شدانێن بزانین هەبی یان نییە بەس ئێستا دیالەوە بخۆم هاتی عیادەی یەک سۆنەری دەکە بە 20,000 دیناری هەتا 20,000 خڕەکەەوە چاود دەردێت این نازای چ دەکەی حتا ڕۆژێک دیتە نەخۆشێک بهێتە نەخۆش یعنی بێتە دەرمانخانەی دەرمانی بکڕید و بێشتا ئەوی دەرمانی دفرۆشتم بێشتێ من پارە نینە تاقەت شتان هەیە هەیە زۆرە زۆر بیتە ئەو هەستێتە چ بووە ئەو من ئێستا لێکوانە سەری خۆم عملیاتی جێم علیات لێکوانە سوڕێەوە یادەك دکتۆرێک لەوێت چومێ ئەندەر ژنێک لە دانیشتە بوو دوعای عیلاجی کرد گوتی بەخوای 10,000 دیناری پێ عیلاجەکەش بای 50,000 دیناری بوو گوت چە پارچە ئابە گوت وڵی 4 پارچە ئابە ئێتخوا 4 پارچە ئاب 50,000 دینار جەریمەیە ئەو ژنە دەگریاش جارێ ئەو چت کراوێ دەرمانی دفرۆشی چ گوتەوێ بە قورئان نەجام ڕۆیشتم نازانم چی پێ گوت نازانم چ جوابەشیدا ئەوی نازانم ئەو نازانم چکار بگوتی ئەوم کرد بەزەنجیاندم زک پێستا دەسەڵاتەشم نەبوو دەمێ برێم لە دەستم دابی لەوانەیە لەکن بای بەس ئەو تااقەتی خۆم لۆ خۆم معتەل دەبوو دیتناتە یعنی ئەو کەسین دەرمانی دفرۆشن یان عیادە دکتۆر پارە بۆوان گرنگترە ساخ لەم یان نەخۆشی پارە لایوان گرنگترە ئەدی طبعا پارە لەوان گرانترێکی پارە لایوان نەبیتن عیلاجەکە دیارە بەس ئێستا من نەزانین نە عیلاجەکە لە جێوە گراندێ نەوە عیادەکان بخۆ گران دەفرۆش بەستم یعنی دکتۆر یانژی ئەوەی دەرمانی دەفرۆشیتن پارە دەفوان گرنگترە ژ ساخ لە میا مرۆڤی ئەدی کو گرنگترین ئەگە گرتر نەبی عیلاجەکان دیارەکەی یعنی ئەو کەسێ نەخۆش نوێرێ بمریتن بەس پارەی وەرگێ ئارێ وڵە پارەی وەگرێگەنا ئەو بەسە زمان دەگیریا لە بۆ ئەوی دەبا بیگوت بە کاکە با لە حسابین با بڕوە تقیرس چەند لەکە بمدێ طبعا ئەوەی زۆر جارێ ئەم بخۆم چەند جاران هاتیم عیادەی پارەم لە عیادە ئەو پێ نمایە نەمکردیا گوتم پارەم لەکن گوتی بڕۆ بینە بە منیان گوتی زۆر جار نەک جارێک دوو جار تینەتە هەرا ماڵ بەخۆ بینە گوتم بینە ئێستاش عیادەکەش پێزانمەوە ڕۆلێ چاودێریا تەندروستی چاوت بینی لە هەرێما کوردستانێ والله سفرە لە بەرەوەی کەس چاودێری نییە حکوومەت ئاگای لە هیچی نیە تێگەی حکوومەت بەس ئاگای لە خۆتی خەڵکە ئەو خەڵکە حکوومەت بە خێویشەکان خەڵک حکومەت بەخێر ئەرێ وەڵا بە پارەی کارەبا و نازام ئاو هیچیش نییە پارەی سیارەوە چۆ شتانە وڵا دەبێ 500,000 ئێستا ئەو ڕۆچین نازم وڵا 500,000 400,000 چەندماندا تێگەی بەستا سیارە تەحویلێکماندا بەس هیچ وڵا هەر کەسەوە بەکەیف خۆیان سعر دانێن شتێ ئاشیای خراپ دەیان باش دێەوە هیچ حکوومەت ئاگای لە شتانە نییە بەس ئاگای لە گیرفانی خۆی کڵای خۆی گرتێ بانەی باو خلاص ئەرێ وڵا وەڵاریەکە و سارێکە قاریەکە بەکەیف خۆی تێرە وڵات چاودێری نییە هەیە خراپە هەیە چاکە دەرمانەکانش نازانم بڕۆ چەند دەرمانخانەکان ئەرێەوە لەبەرەوە گرانە مارکەی نازانم چێ لەکوێ هاتووە هەمووش عینیەکە هیچ فەرقی نییە ئارێ وەڵا هەمووی یەکە قەتا ناخۆشیەک دیتیا
دەرمان خانێ بژیتن بشتە دەرمان ئەوەی کەسی دەرمانی دفرۆشیتن بژیت من پارانینە ئەفجارە بدە من دەرمانێ حتە شتێکی و سادیتیە هەیە ئەرێ وڵا زۆرە زۆر ئەو دەمی هەستێتە چاوە بووی وڵی ناخۆشە زۆر بەس کە هیچ پێ ناگرێت دەرمان فروش هەنگینێ چ گوتیەوی نەخۆش وڵا نایدا ئێستا بڕۆ لەو سەیدەریان بڕۆ 10 سەیدەری بگەڕێ ئەگەر سەیدەلیەکە بی یعنی پارەل دەفی گرنگترە سەد خات ئەرێ وڵا پارەل دەف دەرمان فروشی پارەل دەفی گرنگترە ئەرێ وڵا پارە نەبی ئێستا ناداتینەوە وڵا وڵی ئەوە لاتە ئەرێ وڵا لە بڕۆ 50 سەیدەری ئێستا گە 2 سەیدەری پارس حەبەی پاراستۆڵدات یەگەنا وڵاویش ناداتێ والله حكومات أو شيء حكوماتها حكومات إيش كيس هناك أو بكيف خوان سعر دانين و كيف خوان هكا هەتا چرا دەیت تۆ ڕازیش بەهای عیادە و دەرمانان والله هەر کەسەکە بە ئەوەی خۆی ئەفرۆشتن سەحرەکە ئێستام بخۆ نەخۆشی زەخت و ئەوانم هەنە سەوری هەر جارێک ئەچمە عیادەچی هەر مەقسەد حەبیت سوکەریەی هەندێک جا بە 50 دۆلاری ئەدەنێ هەندێک جا بە 40 دۆلاریە هەر سەیدێلیەکە بە کەیف خۆی ئەفرۆشتن ئەرێ وڵە ئارێ وڵات ئافرەتان بخۆ دەزانێ چەند نەوە نەخۆشەکیان هەیە بێژ لە ئەوەی وەکو نەخۆشی ئافرەتان منداڵان و ئەرێ وڵە تۆ ڕۆلێ چاودێریە تەندروستی چاوت بینی ئایا چاودێریە تەندروستی هەیە سەر دەرمان وەکوت لە حیادەکان لە خستەخانە لە عیادە زۆر جیاوازی هەیە ئێستا لە حیادەی زۆر خۆت لێ بەساحیبەکەن ئێستا وچی ئەچی خستەخانی بەخوا 1 ساعت لە پشت دەرکەکەوی هەتا فحسەت کتلۆ ئەکەن بەڵام لە حیادەکان زۆر بەگرانی ئەرێ وەڵا ئێستا بابرێن لە من فەحسی ئەوەی ئەەکەم ڤیتامینەکان بابرێم لە خستەخانەکان جیاوازە دەگە حیادە فحس لە هەندێک جار بە 15000 لە هەندێک جار بە 25000 باش ئەگەر نەخۆشیێک عنی فەقیر بیتن پارە هەندە پارە نەبیتن بیدەمی چ بکەتن یعنی ما چ بکات نەبیتن دەرمان ڕوودا خستەخانەکان کە خستەخانەکانش بە کەیفە خۆ دکتۆرەکان تەسەڕوفات دەگا دەکەن کۆ هەندێکیان باشن هەندێکیان خراپن ناوڵی هەموو ناوڵە هەموو ئازانی چت لێ ئەکەن مەقسەد لۆت ئەنووسی دوو فحس لۆ نووسیارە بڕۆ ئیچی لە دەرێ بکە یەک لە ناو خستەخانەی لۆ ئەنووسی ئەرێ بڕۆ ئیچی لە دەرێ بکڕێک لە خستەخانە زاروی هەر نادەنی دەرزیت لۆ ئەنووسی بڕۆ لە دەرێ بکڕ فحس لۆ نووسی بڕۆ لە دەرێ بکە هەر خستەخانەکە و ئەوەی خۆی لە ناو ئەوەی کردیتەوە پارەی نەبیتن چ بکەت ئەو کەسێ نەبیتن وڵڵاهی چ بکاتن ڕوودا خستەخانەکان کە خستەخانەکانشیت ئەوەی ناکەن ئارێ وڵا ئەگە دەبی دکتۆرەکان یارمەتیان بنن دکتۆرەکانشان کەسی ویزدانیانە بەڕاستی ناوەڵە هەر ئەدی سەیدەلیەکان 1 ساعتی ڕائەدەوەستی بابرێ دەستە حەب ئەرێم دکتۆر لەو لای بە 15000 لەو لەکنەت و بە هەژ دێوارێتم بڕۆ لەوێ بکڕە پارە لایوان گرنگترش ساخلێم یا ئارێ وڵا زیاتر ئەرێ وڵا والله نخوشانت حكومي راستي مروف دي تشيل سبارككي نفيسيت لبيني هر العياده بكره عالمش فقير وجاره راستي حكمت دبي بابتي و عياداش شاره سر بكت معنال درمان ساخته درمان دي كاوتو بيت یا کنترلت کامجد چون که فقیر معاش و بخوی کیمه معنا دولت سری و حکومتش امانت کازوره هی ولو کتب بجیش یا باشه و کنترل تقریبا او برنامه او جامعه ریدی کری به حیوان چاد بینید درمانان چاد گرانه خودت گرانن بو فقیر و جار کابرای هی پنج از خودی بجم معاش من تقریبا 500,000 چند کس اندماله از خو من 5,000 کتی دایکو بابیشه و 7 از کتب دی درآمد خو جیان خو 500,000 دینار رو اویدی کم بله از تو تجاهي اگر خدای نکت یعنی دو یان سه مالات نخوش بوم پیک و چاو دیگه چاره سریاوان بکی پارل بوان سر خودی و جا الحمدلله بنسبت آن دی و چه نخوشیت و تو زحمت بو مناوت نک اویدی کنن پیشینو که چند سال برینو که برای که ما نخوش بی مخانیت خو دانا مکتبه ما گوتی دی فروشی يعني معنا ما بيشينات بي ببنيا دربا دبا درمان الفيرا جران انج نشيان والله ما نشيان وقلت علاج كيميائي ما تقريبا 3 ورقه و $75 1 زرعه ما كري
وجانیزی که تقریبا ما سه وجبه کری بس الحمدلله هندك فقير وجار ديت المخرابتر لازمه وك حكومات وك أبدي معنا شافي خوب دنا فقير وجارا وجانك كتب بجم أس وك خلقك و باجري همه جای لا فرق بينك هل دهو که زاخو حتى جت جلولا و خانقين بوما چه فرق نيه فقير ها فقير و معنا ام حستكن باش پتر شافي خوب دت عالم المه اسكو خوش وك هولات يك آخف نكيد كم حسابتكم خودهی بیم چاوه خونه دونی ونینه بس پا الهش دا چاوه خوب دنمه اشتا معنای مای معنا بی کوتب بیجی هتو و وانتو و اله زیده تر چاوه خوب دتا حکمت باب مخراه لازم السحمیا معنا و مسئولا و ویدیا وکی گوته چاف خشان نکب خراداب کنه و دا عالمی شا کیف خوش بیتو چهار سریامش بیت کردن و امیش لوی تنگش بچینه داره. بهای عیاده و درمانان چاواد بینی لهرما کردستانه. والله هم شتکان عیاده کان براستی 25,000 بو وضعی استار که معهاج نیه و که ظروفی خلق نالباره براستی ید لا وکی عیاده کان زور گرانه 25,000 دبیل ڕەچاوی فەقیر و دەوڵەمەند و ئەو شتانە و کەم ئەندام و ئەو تاوانێ وەکوو من ئێستا من خاوێن پێداویستم تازەم لە عیادە یاتیمە دەرێ 20,000 دینارمدایە معاشی کەم ئەندامیم وەردەتێ تازە چوویمە ئەو ڕۆوەرم دەتێ 6,000 ئەوڕۆ 20,000م دایتە عیادێ دەی باە 20,000 کەس ئەبوو دەرمانی بکڕم ئەو پارەی ماندانم ڕۆی یارمەتی کەسانی کەم دەرامەت نادەم هەندێک دکتۆر با هەندێک دکتۆر هەندێک بە دەرمەن یعنی ئەتا ئێستا یەک دوو دکتۆر وایە باسییان کردێ ناوی شاهینانە و بەخۆم شخص خۆم یەک دوو دکتۆر مساعدەیان کردیمە لە ڕووی کەمەندامی و کەسانێکە کەمەندامن بە زۆر کەمن یعنی زۆر کەمن بەڵێ عارێ وەڵڵا خەت ڕۆژێک یعنی نەدیتە کەسێک نەخۆش ببیتن فەقیر بیتن دناف دەرمانخانەکەیدا یان لە عیادەی بێشتە دکتۆری من پارە نینە تەنەدیتە کەسێن وەسە بەخوا هەیە بەس ڕۆلێوان چ دکتۆر چ دەبێژن وی دەمی چ دەبێژنە ناخۆشە من نەمبینیەوە چ دکتۆرەکە چی وتووە و ئایا چ بۆ نەخۆشەوەرە بەڵام خەڵکەکە بەعام هەمووی فەقیرە زۆر چونکە دەورەمەندەکان کەس عیلاجیان لێرپانە ناکەن ئەوەی دەورەمەندە هەرچی مەسوولە هەمووی دەستە ئەوروپای دەستە دەورەوە عیلاجی خۆیان دەکەن ئەوەی فەقیرەکەیە لێرپانە خۆی عەمەلیات دەکات لێرپانە دێ کوالێتی دەرمانەکان هەموو زۆر خراپن عیلاجی کۆمەڵێک عیلاجە دەدەنێ هیچی سفادەچی لێ ناکەی هیچیت زۆر گرانیشە زۆر ئەمن ئەو ڕۆژە یەک فعسم کردیە بە 150,000 دینار یەک فعس ئەگەر کەسی پارە نەبیتن چت کەسی دەمی ئللا دەخوای گەورە ئیلا ئێستا بەس خوامان لە پشمەیە دەنا ئەگەر برێ حکومەت برێ هیچ کەسەر بەهانە هیچ فەقیرەت هیچ کەسەشی نایە بەس خوامان لە پشتە ئیلا خوای گەورە دەناو کەسە دەمری نامری کەس هەرگوێشی لێ نییە نوکەمە دگەل چەند وڵاتێکا هەڵ گوتی وڵاتی حکومەت بەخێو دەکات و چت بێژیت من پێکەنینم بەو قسانە دێ ئەوە هەموو دیعای خۆیتیانەوانە ئەگەر بێن ئەگەنەوەنە ڕاست دەکەن بابێن لەناو خەڵک بژین بابێن نێکوانە هەر با دوو مەسوول بێن نێکوانە عیادەکان بێنێ عیادی ئێرکوانە بزانە خەڵکەکە چۆنە بەزەوە هەموو دیعایە بۆ ئەوەی ناوبانجی خۆیان دەرکەن کە برێ ئەمە کوردستان وایە کوردستان وایە بەڵام بابێنە ناو خەڵک بژین لە ناو خەڵک قسە بکەن بابن معاناتی خەڵک بردن اینجا باچن لە دەرەوە باز بکەن برێنەوانە ئێمە کوردستان هیچ مشکلەمان نییە و ماعتی کوردستان بکەن بەڵام نازانم چی بڵێم بەڕاستی ئەمن هەر دەرەم خوای گەورەوە دەمان ژێنی و دەنا نە حکومەتمان نییە نە کەس خەممان لێ دەخوان نە کەس پشتمانە نە هیچ دەوڵەتێکی لەدەر کوردیە نە دەوڵەتی کوردی دەبینین هیچی ڕاز نییە باوەڕم بە هیچی نییە بێ ئەمەلم چونچێ سەرکردەکانمان لەگە ملەتی خۆیان ڕاز نینە و لە پشت ملەتەکەی خۆیان نینە هەموو لۆ بارک و جیفانی خۆیتی هەموو لۆ مەسەب و لۆ کورسی خۆیتی هیچی لەگە ملەتی فەقیر نییە
وەرە تەمەشاکەن ئەوە هەموو خەڵک فەقیرە ئەمە کەمەندامن سەدەهای کەمەندامی کە سەدەها کەمەندام هەیە لە مارە کەوتووە دایکی عەفازەی بۆ دوو لە ڕوویەوە عەفازەی بۆ ئەروەڕی مەسرەفی زۆر دەکا بە 600 دیناری بە 120 دیناری چۆن بەڕێوە دەچ من لە تو دەپرس نازانم چی بڵێم دەربارەی حکومەتە خەڵک چی لە دەست نایە خەڵک چی بکات ئێستا من چی بکەم چی بکەممە من هاوڵاتێکی کوردم و ناچارمە من چیم لە دەست نایە چی بکەم بۆ ئەو خەڵک ئەی حکومەت دەبی ئەوە دیارە مەسەر داهات و نەوت و مەعاش و ئەگە پارە نییە با خەڵک هەمووی ئێستا ڕۆشنبیر بووە دەزانی چۆن پارە پێر ئەو بیرە نەوتانە چۆن سەرف دەکرێت ئەو نەوتە دەستە چێ ئەم داهاتە چی لێ دێ خەڵک ئەو زەمان ڕۆی باسی ئەوەی بکەن بڵێن پارە نییە و هیچ شتە نییە وان نییە خەڵک هەموو ڕۆشنبیر بۆ ئێستا دەزانن دینار بە دینار دەستە بارچی چێ و چێ دەیبا و چێ مەسەرفی چێ بۆ خۆی سەرفی دەکە وان نییە بەهای دەرمانان چاوا دەبینی والله پارەم نییە بەخۆم زارێکی لێ دەکەن دکتۆر ئیسپ و دکتۆر مەجیدی خەستخانەی نییە داوا دەکەم درێ نیتمان نییە دەبی چارەمان لێ بکەن ینی دەرمان لە نەخۆشخانەی نینە نییە لە خەستخانەی جمهوری نییە بە شکلی دەرێ نییە عەبمان دەرێ عەبمان نییە لێرە پارە بەدەست ناکەی و دەسەیرەکان دەرێ 80000 85 و حەب ئەوە شروع بکە عەبەکە دەرێ 40000 بە 35 پێ کاتی نەگەری ئەرێ لە داواتان لێ دەکەم چارەکی لەم بکەن دەبینم تا دەرمان کڕیە دەرێ وڵا دەرمانە گەڕیە چ دەرمانتە بچەند ئەوە بە 35000 کڕیم ئەوە بە 35 کڕیم ئەوەش بە 75 ئەوەی کلیە گۆڕیە کلیە زەرع کردیا لەکن دکتۆر ئیسپ و دکتۆر مەجیدی ئەوان زەرعەکەیان بکرد یەدیتە بچەند کڕیە ئەوەندە هەموو بە 100000 بە 100000 ئارێ وەلا پارێژ نییە معاشیش دەرناچی لە بۆ من داوا دەکەم دەرێ معاشم نییە هیچ پێ ناکرێ عالم یارمەتیەدا ئەرێ عالم باشە خەڵک کاریکاریاتت کات ئەی دکتۆر و دەرمان فرۆش عالم یارمەتیدا دەسەرات نییە کاریکاریاتە ناکە ئەرێ وەلا داواتان لێ دەکەم ئەو بە چارەسەری دەرمانخانیاوی دەرمانی دەفرۆشیتن تا گوتێ من پارە نینە وتە پارەی نەگوت کەیف کۆتە گوتە کەیفا خۆ بکە ناو نگو کەیف خۆ گوتی بەکەیف خۆتان کە پارەی گوتم لە چێ بەلاش دەینە عالمی ئەو داواتان لێ دەکەم ئەوە بە سوول کە گوتە بەلاش نادەینە خەڵکی بەلاش نادانە خەڵک بەلاش نادانە خەڵک بەخۆی باشتایە گوتی بە 75 لوت ئەرێ لە داوا دەکەم زووکە بێتە خەستەخانە ئەمە ئەم دەرمان بەدەست ناکەێت بۆ من داوا لە حکومەت هەرێم دەکەم داوازی من ئەوەیە دەمێ ئەو دەرمان لە من نەبڕی گوتە من نابێت بەر بە هەتای والله من هاتیمە دەرمانی بکڕ نەخۆشم ئەرێ وەڵە نەخۆشی دڵم هەیە دڵم کارەباییانە عەتی ئەرێ وەڵە دەرمان کڕینە بەێ ئەوە کچەکەم چولۆم بکڕی ئەرێ وەڵە دەرمان نرخی دەرمان گرانە ئەرزانە چاوە وەڵە حەبەکەی من هەیە بە 25ەوە تەکڕی لۆم بە 50 کڕی ئەو پارە هەیە و دەرمانی بکڕن وەڵە 200,000 معاشمانە بەس کوڕەکانم دەمدەنیان دەگواست ئەرێ وەڵە مەسروف و دەرمان داوا دەکەم لێمان ئینشاڵڵە باش بی ئەوەندەمان دەوێت باش بی زۆر باش تۆ هاتی فێرە چ بکەیت بینی شارع وەڵا حتمما نەخۆشمانەیە بۆ مڕازعی دکتۆر هاتوین بۆ مڕازعی دکتۆر هاتوین ماگانە نەخۆشمانە دەبێت سەردانی دکتۆر بکەین وەڵا نەخۆشە ئیتر لە جێگا کەوتو نەخۆشخانەی حکومی تەواو کردووە ئیتر وا پێویست دەکات ماگانە سەردانی عیادە بکەینەوە ناچاری سەردانی بکەیەوە عیادە و دەرمانان چاوت بینی بەخوای جیاوازێکی زۆر هەیە لە بینی نرخی دکتۆر و دەرمانیش هەم لە حکومی و هەم لە ئەهلیش بە تاکید جیاوازێکە زۆر زۆرە بەڵام وا هەز دەکەی ئێستا ڕێخستنەوەیەکەیە بۆ نرخەکان هەم لە عیادەکانیش هەم لە دەرمانەکانیش چاودێری لەسەروان هەیە چاودێریەکە نازانم هیچی وا نابینرێ
لەو ماوەی لۆدێک دروست کراوە لەسەر هاوردەکردنی دەرمان لەوەیەوە تەسیر و سوودی خۆی هەبێت. ئەو دەرمانێ هەنگ دەکڕن لە دەرمانخانەك تۆ تا چ جارە ji دەرمانخانەك دی کڕ یعنی لە جهێک دی سعرێت دەرمانخانە یعنی هەر ئێک وەکی خۆ دەفرۆشیتن دەبینی؟ بەڵێ ئەوە ئەویش لەو لە ئەهلیەکانیش جیاوازیەکی زۆر هەیە لە سەیدەلێک بۆ سەدەلێچکە لە نەخۆشخانێکی تایبەت بۆ نەخۆشخانێشکە زۆر زاروا هەوەی ئەمە دەرمانمان ویستووە لە شوێنێکەوە بۆ شوێنێشتر فەرقی زۆر بووە بڵێ ماگانێمە دەرمانەکڕین ئەگەر 2000 لە هەر مانگە لە شوێنێک بکڕی هەرزارەی نرخێکە و هەرزاری سارێک بە تاکید ئێستا وەزن و گوزەرانی خەڵکی بە ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپترە هەر کەسێکە نەخۆشیە بێ ئەو دەزانێ کە گوزەران و ژیان چەند زەحمەت بووە لە وڵاتە بە تاکید نرخەکانیش جیاوازن هەتا زۆرتر بێ تەسیری زیاتر لەسەر هاوڵاتیان. کێمکردنا بەهای دەرمانان ڕەنگە هەمی کەسێن نەخۆش و کێم دەرامەت دڵخۆش ببن هەمی ڕێساوی یاسایەن ئاسمانی و مرۆڤی پیرۆزیە وێ هاریکاریە دەتە دیارکردن یاکوبوو نەخۆشان ئەنجام دەدەتن بینەرێن هێژا و خۆشتوی ئەلڤێرەژی ئەم گەشتینە دومایکە خەلەکە vê هەفتەیە هەتا هەفتێکا دی و بابەتێکی دیژی بەرنامێ دەربڕین بمینم بەخێر بخاترە هەوە.